وەردەگرم. ئازاد دووبارە سڵاوت لێبێت و ئەم کاتت باش. پرۆسەی هەڵبژاردن لە سۆران چۆن بەڕێوە دەچێت؟ پرۆسەکە بە گەرم و گوڕیەوە بەڕێوە دەچێت یاخود تا ئەم کاتە ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە چه ئاستێکدایە؟ ئازاد قیت و قۆز وەستاوی بەرامبەرمان قسە ناکەیت قوتابخانەی دیلمان هەر وێزگەی بڵێن وێزگەی یەکەم کە 550 دەنجی تێدایە تاوەکو ئێستا 142 کەس دەنجی داوە. لە وێزگەی دووەم کە ئەویش بە هەمان شێوە 550 کەس دەنجی لێ ئەدا تاوەکو ئێستا 131 کەس دەنجی داوە. لە وێزگەی سێمیش بە هەمان شێوە کە 550 دەنگە 190 کەس دەنجی لێ داوە. لە وێزگەی چوارەمیش کە 212 دەنگدەری هەیە تاوەکو ئێستا 75 کەس دەنجی لێ داوە. بە شێوەیەکی گشتی ئەو گرفتانەی کە لە پرۆسەی دەنگدان هەن نەخوێندنەوەی پەنجەمەوە ئەمە کەمێک وای کردووە پرۆسەی دەنگدان کەمێک هێواش بڕواتن، چونکە زۆرێک لە ئەو کەسانەی کە بەتەمەنن یان ئەو ئافرەتانەی کە بەهۆی ئیشوکاری ماڵەوە پەنجەمۆریان ناخوێنێتەوە ئەمە جارێکیان نێرن تاوەکو پاچ بکەنەوە پەنجەمۆرەکانیان دواتر کە دێنەوە. ئەمە وای کردووە کە تۆزێک پرۆسەکە خاو بکاتەوە بە خاوی بەڕێوچێتن هاوڵاتیان پەیتا دێن بۆ بنیەکانی دەنگدان و دەنجی خۆیان دەن. گرنگە هاوڵاتیان بەردەوامی لە ماڵەوە نەمێنەوە. ئەو کەسانی کە بینەری ئێمەن یان گوێبیستی ئێمەن لە ماڵەوە دانیشتون کەمتەر خەمی نەنوێنن، سەردانی بنکەکانی دەنگدانیان بکەن و دەنجی خۆیان بدەن. ئەو هاوڵاتیانەی کە لە دەنگدانی ڕابردوو بە هەر هۆکارێکە پەنجەمۆریان نەخوێندێتەوە کارتیان نوێ کردوتەوە تاوەکو ئێستا نەچوونەتە بنکەکانی دەنگدان و کارتی دەنگدانی خۆیان وەرنەگرتوتەوە تاوەکو کاژمێر چواری ئێوارە کۆمیسیۆن کارتەکانیان ئەدەنەوە. هاوڵاتیان ئەمڕۆژ ئەتوان سەردانیان بکەن و کارتی خۆیان وەربگرنەوە دەنجی خۆیان بدەن تاوەکو ئەو ماوەی کە لە بەردەست دەستماوە بتوانن دەنجی خۆیان بدەن. بەگشتی لە ئیدارەی سۆران نزیکەی 180,224 کەس دەنگ ئەداتن کە دابەش بووە بە 113 بنکە و 363 وێزگە لە قەزاکانی سۆران، دیانە، خەلیفان، سیدەکان، لە مێرگەسوور، لە چۆمان، لە ڕەواندوز لە سەرزەمیان بنکەکانی دەنگدان بەڕووی هاوڵاتیاندا کراون و هاوڵاتیان لە سەرزەم ناوچەکان دەنجی خۆیان ئەدەن. بۆیە پێویستە هاوڵاتیان وەک ئاماژەمان پێدا سەردانی بنکەکانی دەنگدان بکەن و ئەمڕۆ دەنجی خۆیان بدەن و گۆڕانکاری لە دەسەڵات بکەن کە هەر 4 ساڵێک هەڵبژاردن بەڕێوە ئەچێتن کە دەرفەتێکی زێڕینە بۆ ئەوەی هاوڵاتیان کە لە ڕابردوو گلەیان هەبووە کە گەربوونەوەیان کردووە خۆپیشاندانیان کردووە بڵین داخوازیەکانیان نەهاتۆتە جێ. ئەمڕۆ دەرفەتێکی زێڕینیان لە بەردەمدایە کەوا داخوازیەکانی خۆیان لە ڕێی سندوقەکانی دەنگداندا جێبەجێ بکەن و ئەو مافەی کە هەیەە مافی دەنگدانە جێبەجێ بکەن و نوێنەری خۆیان هەڵبژێرن. بەڵێ سوپاس بۆ تۆ ئازاد لە سۆرانەوە بۆ هیواین کە وڵاتیان لە سۆران لە سەرجەم قەزا و ناحیەکان لە پارێزگاکان لە هەموو شوێنەکانەوە بچن بۆ سەر سنووقەکانی دەنگدان کورە تا 4 ساڵی دیکە ئەم دەرفەتی دەنگدانە نایەتەوە پێشەوە.